سڵاتان لەبێ بینەران نەورۆزی هەمولایەک پیرۆز بێ خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تایبەت لە بەرنامەی ئەڤڕۆ پێتان شاد دەبمەوە لەو بەرنمەیە لەگەڵ هاوڕێیەکی ئەزیز لەبارەی چەند پرسێکی ئەمڕۆی کۆمەلگای کوردستانی و ناوچەکە گفتوگۆ دەکەین. ئەم هاوڕێ ئەزیزە سیوێلیە خۆشحاڵم بەخێبی دەمێک یەکترمان نەبینیوە وایە خۆشحاڵم زۆر بەخێبێن نەورۆزە بەهارەکەی خۆشە پیرۆزیشە گەلک سپاس ئەمە پێشخانەوەەکەتان قوربانە ئاهەنگ وتی داوای لێبوردنیان لە یەکەم پێشتر ئەوە بۆ بچێ ماڵی باوکی لەبەر مناڵەکان ئێمە گەبکە گوڵەکە وەربگرێ بەڵامی تر ئەوە گەلک سپاس سڵامانە جا حەزەکەم بچینە ژوورەوە فەرمونون فەرموجیانە ئەمە مەکتەبەکەدا ئەمە بەشێکە لە مەکتەبەکەم بەشێکی لە دوایە بەشێکی لە ژوورێتی کە دەڵێ ئەمە مەکتەبەکەمە یەکسەر شتێکم بیرکەوتەوە دوای پرسیار لێ دەکەم ئەمانە کتێبی بەردەستم پێچیوی خەریکی خوێندنەوە و ئەمانە بیت بەڵێ هەندێک لەم کتێبانە کۆمەڵی پرۆژەی خۆ من کاریان لەسەرەکەم هەندێک لەو کتێبانە کە ئەیکڕم و ئەمە بیخوێنمەوە بەڵێ مەسا ئەمە وڵە بەرهەمن لەسەر کورد لە ناو مێژووی ئیسلام و لە ڕوانگەی عەرەبی ئیسلامیەوە تا ئاگاتە باسیزم خۆزایم پێشتر کتێب بکەن لەو بارەی نووسیوە ڕاست قەفەسی ئاسنین ڕاست ئەمە گەشەی پێ بم بەو فکرێ خۆشبەختانە ئێستا ئێمە کۆمەڵێک بیرمەندی چاکمان هەند لەو زەمینەیە کاریان کردووە کە بە عەرەبیە نووسن بەڵام کوردن ڕاست بۆ ئەمە یەکێکە لەوانە کە کورد نییە بەڵام جوان ئەنووسێ لەسەر کورد و پەیوەندی بە ئیسلام و ئەو هینەوە ئەمە کتێبێکی تری زۆر باشە مەسەڵەن ئەو مەستوورەی کوردستانیە شەرەفخانی بەدلیسیە ئیتر لەو زەمینەیە کوردیش خۆی چۆن ڕەتفعلی هەبووە لە قۆناغی جیاواز بەرامبەر بەو مێژووە وە چۆن بووە بە مێژوێکی لە مێژوێکی داگیرکارانەوە بۆ مێژوێکی هاوبەش و دوایی ئەو پەرچەکردارانی هەندێک لە مفەکرین و مؤرخینی کورد بەرامبەر بەو مێژووە دروست کراوە چۆن بوون لەوانە مەسەڵەن ئەمین زەشیبەک من یعنی کە ئەمین زەشیبەکە خوێنمەوە سێرەکەم ڕاستفعلێکی زۆر وردی هەیە و ناقیدانە بەرامبەر بەوەی کە کورد چۆن ڕاپێچ کراوەتە ناو مێژوویەکەوە کە ئیخۆی نییە باش ئەم خوێنەوەی حاجی قادری کۆی خوێنمەوە لەسەر فەلسەفە و ئێگزیستانسیالیزمە خوێنمەوە ئیتر سەرمایەشت کڕیوە سەرمایی کوردی زۆر جوانە چوار بەرگە یەکێکە لە کارە هەر جوانەکانی کە کراوە ئەو برادرە عەبدوڵڵا ڕەسووڵی بەڵێ ڕەسووڵی کردوێتی کوڕێکی گەنجە خەڵک ڕۆژهەڵاتە وەختی خۆی لە بەشی کۆمەڵاسی خوێن و کۆمەڵی کاریکەی زۆر جوانی کردوە من قوتابی خۆت بووە من ئێستا بە مامۆستای خۆم ێزان چووکات سەرمایە ئەو کردوێتی دەستی خۆش بێ من ویستم لە بازار بیکڕم نەماوە لە بازار ئەم ساڵ وتیان پرفرۆشترین کتێب بووە سەرمایە ئەم بارودۆخی ئێستا ئەم جەنجاڵی و ئەو مەعمەعی هەیە لە ناوچەکە چ کاریگەریەکی لەسەر میزاجت کردووە وڵا بە پلەی یەکەم کە نەبی بە بەشێک لە ڕەواز پێدەری ئەو بارودۆخی کە هەیە بارودۆخە تەنیا بە بڵین بەرپەشدانەوەیکی نەقدی و لە پێناوی تێگەیشتێکی زیاتر لە مواقعە و ئەو هێزانەی کە دەخیلن بۆ بەرهەمێنانی ئەم واقعە کە لە خزمەتی مرۆڤ و بە مرۆڤبووندا نییە ئەگەر ئینسان بتوانێ لە ڕووی هزریەوە ڕەخنەیەکی وا بەرهەم بێنێ کە توانای خوێندنەوەی واقعیانەی ئەم واقعی هەبێ نەک خوێندنەوەی پەرچە کرداریانە یا ئۆپۆزیسیۆنیانە یا لایەنگرانە ئەی بەشێک لەو ڕەخنانی من نووسم ڕۆبەر ڕەخنەی زۆر جددیەوە لەبەرەوەی خەڵقێکەیە کە لە ڕوانگەی ترەوە سەیرەکە بەڵام من لە ڕوانگەیەکی گشتی ترەوە زۆر باش قسەی زیاتر بکەین هەر سەیری مەکتەبەکەش بکەین ئەم تێگەیشتنە پرسیارێکی لا دروستکرد مامۆستا ڕێبوار کۆمەلگای ئێمە لە ئێستاە لە ڕووی یعنی لەو فەزایی کە هەیە ئەوەی دەبیندرێ تەعاان لە ساڵانی سەرەتای دەستپێکردنی شەڕی ناوەخۆ بۆ شەڕی ناوەخۆ بۆ ئێستا حاڵەتێک خۆی دووبارە دەکاتەوە دروستبوونی بە بەردەوام دوو قوتبە دوو بلۆکە یان ڕەش یان سپی چ لە فەزای سیاسی چ لە فەزای ڕۆشنبیری و لەناو ڕۆشنبیران و فەزای
نووسین و ئەمانە بۆچی ئەوەی دەیەوێ نەڕەش بێ نەسبی ڕێگای سێم وەربگرێ ڕوبەڕووی یعنی جۆرێک لە پەراوێست خستن هەندێک جار هەڕەشە و گرفتی زۆریش دەبێتەوە ئەم دابەشبوونە بە بەردەوام ئەم دابەشبوونە ئەم فەزایە کە بەم شێوە احتیکار دەکرێ ئەمە جێگای لەسەر وەستان نییە خۆی ئەو میراتەی کە ماوەتەوە لە ڕووی سیاسیەوە 2000 کولتورێکی بە خۆی دروستکە میراتێکی وەحدانیە مثلا کە ئێمە لە حیزبی بەعس و ئەوانە بۆمان ماوەتەوە کە هەموو شتێک یەکە ئەویش سەرۆکی فەرماندەیە ئەویش حیزبی حاکمە دوایی لە شەڕی ناوخۆ ئەم میراتە دابەژە بێ بۆ سونائیەتێک سونائیەتەکە هەمیان خەترن چونکە ئەو ڕەش و سپێ بەرهەمێن کە تۆ فەرمووی باش بەڵێ ئەوەی کە لە ناو ئەم دوالیزمی دابشکاریە ئیش نەکا و نەشیێ بگەڕێتەوە بۆ وەحدانیەتی فکری فاشیزم و فۆرمەکانی باسیزم ومانە بێگومان تەرحێکی تری هەیەویش کە دیدێکی فراوانتر یا فرەیتر بیرەکاتەوە بیر لە فەزایەکە کاتەوە کە مەدەنی بێەوە بواری گەشە پێدان و بارهێنانی ئینسانتیا فراوان بێ و ڕەخنەش ئامرازێک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو واقعە باش ئاستی هوشیاری ڕخنەی ئاستێکی زۆری ئەوێ ماوەیەکی زۆری شێوێ بۆیە ئەم کەسانەی کە بەم هوشیاری و قساکەن ناتوانن بەدڵی وەحدانیەتە میراتیەکە بن نەشان بەدڵی ئەو سونائیەتە بن کە ئێستا باوە کە ئەبێ ئەم لابیە ئەولا تۆ لە ئەم لا ئەولاشتی جوانە بینی و ئەشتێ ئەم دوانە پێک بگەێنی بۆی ئەمە لێ قوبڵ ناکرێ ئاستی تێگەیشتنی کۆمەلگای ئێمە و ذهنیەتێک کە حکومڕانی بەدەستەوە گرتۆ نەیتوانی و کولتور بەرهەمهێنێ ئەو لە غیابی کولتوردایە کە سیاسەتیش ئاوای لێ هات باش بالفعل ینی کللتورێک کە مرۆیی بێ کللتورێک بۆچی وا بە ئاسانی ڕامەکرێ بۆچی وا بە ئاسانی هەر کەسێک دەیەوێ احتیکاری بکە بەبێ ئەوەی توانایی ئەوەی هەبێ کە فەزایەک دروست بکە فەزای هەمووان بێ قسەی زیاتر دەکەین لەبارەی لێکەوتەکانی ئەم با بڵێن ئەم دابەشبوونە یان ڕەشیان سپی قسەش دەکەین کە ڕۆڵی نخبەی کۆمەڵگا لەم بارودۆخی ئێستا لە درێژی گفتوگۆکە باسی ئەوانە دەکەین بەڵام باسیریشی زیاتری مەکتەبەکەت بکەین هەرچەنە کە باز لە مەکتەبەی ڕێبار سوێری دەکرێت یعنی چیرۆکێکی خراپ هەیە چەند ساڵ پێش ئێستا بوو کاتێک کە مەکتەبەکەت سوێندرا 2005 بوو بەشێک لە کتێبەکانم لێرە نین بەش ئەو من کتێب هەڵە بژێرم ینی کتێب هەر کۆ ناکەمەوە ئەو پێویستیانەیە ئەو حەزانەی خۆم بۆ بڵینەوە بەشێکی زۆری سەرچاوەکان لە بواری فەلسەفە و کۆمەڵناسی و تەحلیلی مێژووی و ئەمانەیە ئەنجا ژیانی ڕۆژانە بۆ من زۆر گرنگە من لە چوارچەوەی ئەتوان بڵێم فرەیی میتۆدیا ئیش دەکەم واتە بڕوان بە پسپۆرگەرایی و دوگماتیزمی تەخەسوسی نییە من پێم وایە کە چەندین تەخەسوس ئەتوانن ڕوانگەی جیاوازی خۆیان یەک بخەن بۆ هەوڵدان لە تێگەیشتنی هەمان بابەت یا واقع و ئەمە ئەگەر ئینسان بتوانێت زیاد لە منهەجێک زیاد لە ڕوانینێکی هەبێ بۆ هەمان بابەت بێگومان تێگەیشتنێکی فراوانتریش ئەتوانێت بەدەست بێنێ و بواری زانستیش لە بواری تەخەسوسگەرایی و دۆگماتیزمی یاڵێن چەق بەستووی زانستی و پسپۆرگەرایی ڕزگارەکەی و کۆمەلگای ئێمەش پێویستی بەوە هەیە باش لەم مەکتەبەیە چەند کتێبی خۆت تایەتی کتێبەکانی خۆت لای خۆتان بەڵێ بەشێکی زۆریان لێرن من ئەگەر مەبەستە بێت چەند کتێبم تا ئێستا بڵاو کردێتەوە نزیک بە وەڵاوزان چل کتێبێکە هیتر مەجموعەیەکی تریش بەڕێگاوە هەندێک باس لەو کتێبانە ئەگەر پێبانیشیان بدەیت هەندێک تازە شت لە بەردەستە لەسەر لاپەڕەکەت سێرم کرد کۆمەڵی بەرهەمی تازە شتەیە لەسەر ئەو بەرهەمانە گفتگوی زیاترەکەین بەڵام یەک لەو کتێبانەی کە حەزەکەم ئێوە بزان ئەم جان دۆستە ئێمە کو ڕۆمانوز ئەیناسین بەڵام مەسەڵەن کتێبێکی زۆر نازدارەتی کە من دکتۆر قەدری بۆی هێناوم وەختی خۆی دکتۆر قەدری ئۆڵدرم جێگری سەرۆکی زانکۆی ئامەد بوو
جا ئەمە ئاداب و ڕسومەتنامەی کوردەکانە ئیمەلا محمودی بایەزیدی بەزمانی بە تورکیە و بە کرمانجیە و نوسخەی ئەسڵی خۆیەتی کە نووسراوەتەوە بە ئەلفوبێی عەرەبی سەردەمی عوسمانی. بە کرمانجی دەکات چی؟ عادات و ڕسومەتنامەی ئەکرادیە مەلا محمودی بایەزیدی. ئەمە ئەو دەقەیەکە جان دۆست تەحقیقی تیاکرەوەی کە لە کارە بە نرخەکان. هەروەها ئەمە کتێبێکە یەکەم دەستنووسی کوردیە لە بوارەی توبی سێکسی کە مەلای ئیرواسی ئەوەی کردووە نووسیویەتی تەواڵ بە گەڕانەوەی بۆ سەرچاوە یۆنانی و ڕۆمیەکان دیسان بە ئیمزای دکتۆر قەدری خۆی بۆ هێنان بۆ ئێرە ئەیزانی من حەزم لەو بابەتانەیە من چەند جارێکی چوومە خزمەتیان لە زانکۆی ماردینەوەانە ئەمە ئەسڵی دەستنووسەکەی کە گوایە لە بینی 1950 لە کۆتایی بڵین ئەو فترەی قڕنی ناوەڕاستی قڕنی هەژدەوانە کتێبەی نووسیوە جا ئەمە نوسخەی کرمانجی عوسمانی تورکیەکەیەتی لەگەڵ تاقیقەکەی دکتۆر قەدری یۆڵدرم وەسەن شێوازی کتێبەکەش زۆر جوان چاپکراوە ئاوا کوردیە ئاوا تورکی و ڕاستینە مەسەن سیوەلی ویستم ئەم گفتوگۆیە کە تەلەفۆنم بۆ جەنابەت کرد لە بەرنامەی ئەڤڕۆ یعنی بە بۆنەی نەورۆز و بە بۆنەی ئەم یعنی بارودۆخ و ئێستا ناوچەکە خەڵکەمان دەزانین لە ڕووی یعنی لێکەوتەکانی لەسەر ناخی ئینسان زۆرن ویستم شتێک بکەین یعنی تۆزێ کراوە بێ بەرنامەکەمان لەسەر بابەتی جیا قسە بکەین و لە دەرەوەش بێ ئەگەر پێت خۆش بێ ئەم گفتوگۆیە دەبینە دەرەوە یعنی لە شوێنێکی گشتی لەسەر چی قسە بکەین تۆ ئازاد بە لە پرسیارکردن خۆ من نازانم پرسیارەکانی تۆ چی بەڵام ئەزانم کە ئەوەی کە ئیشارەت پێدا دۆخی ئەمڕۆ دۆخێکی ماندووکەرە و ئەگەر ئێمە بتوانین قسەی لەسەر بکەین بۆ تێگەیشتنی زیاتر لەوەی هۆکارەکانی ئەماندوویە چین و بۆچی پێویستیشە ڕەتیکەین و تێپەڕێنین. باش زۆر پیاوەش فەرموو. ئێمە ڕەنگ بە دەتوانین چەپکەگوڵ بۆ خەڵک بەرین بۆ نەورۆز بەڵام توانین باز لە جۆرێک لە ئومێد بکەین کە لە ناخی ئینسانە هەیە مەهماکان زروفەکە هەرچیەک بێ ڕەنگ بێ ڕێگای نەجات پەیوەندی بەو تێڕوانینەوە هەیە کە بۆ ئینسان هەمانە ڕەنگ بێ لە ئێستادا بە پێچوانەی ئەو تێڕوانینەی لە سیاسەت و ئاین و کولتوری بەرهەمهاتووی هەردووشیان کە ئینسان ناومێد دەکەن فکر فەلسەفە بتوانێت قسە لەسەر ئومێد بکات پەیوەندی بە بوونی ئینسان خۆی. هاوڕێ عەزیز منم ساڵ شەرەفیۆم هەبوو ساڵی پار 2015 دوو لە بەرهەمەکانی خۆم کە پێم خۆشە پێشکەشت بکەم یەک لەوانە دیاردەناسی شوێن و شناس باز لە سلێمانیەکە لە ڕوانگەی خۆمەوە ساڵی هەشتاکان تا 2000ەکان کاریگەری شوێن لەسەر دروستکردنی هەویەت و شناسی ئینسان ئێمە وا ڕاهاتوین کە هەویەت مەسلەیەکی سایکۆلۆژی کۆمەڵایەتی مێژوویە واتە کە باز لە هەویەت و لە شناسەکەین بگەڕێنەوە بۆ مێژووی کەسەکان و میلەتان و ئەمانە و یاخود لە ڕووی سایکۆلۆژی و باز لە کەسایەتی و شێوازی فۆرمگرنی کەسایەتی ئینسان بکەین لەم کتێبیان باس بۆ کە شوێن چ دەورێکی هەیە مەکان وە شوێن گۆڕچێ بێگومان جیاکردنەوەی شوێن لە فەزا دەوریان چییە لە دروستکردنی کەسایەتی ئێمەدا بۆچی هەمیشە ئێمە لە پەیوەندیمان بە شوێنەوە و بە بەکارهێنانی یادەوەریمان کە لەو شوێنانەدا چ شتێکی خەزن کردووە بەشێکی زۆر لە شوناسی خۆمان دروست دەکەین و لە دواییە ئێمە ئەم شوێنە ئەگەر چیشی لێ دوورکەوینەوە بەڵام لە یادەوەریمانە ئەیبین لەگەڵ خۆمان و هەمیشە بەشێکە لە پێکهاتەوە ڕوانگەی ئێمە بۆ دنیا جا ئەو کتێبە مەسەڵەن زۆر بە وردی باسیەوە ئەمە کتێبی نالیە ئەوە غەزەلنووس کتێبی دیاردەناسییان چاپ کردووە زۆر شانازی پێوەکەم و دەستیان خۆش بێ کتێبی نالی کە زیاد لە ئەتوان بڵێم 16 ساڵ کارم لەسەر کردووە ئەمە ئاخرین نوسخەیەتی بە چەند فەسڵێکی زیایشەوە کە
ڕوانگەی منە بۆ ئەدەبی کلاسیشی بەتایبەتی و خوێندنەوەی دەقینالی بە شێوەیەکی کراوەتر لێرە پەنام بۆ بڵێن منهەجێتی هێرمنۆتیک یا ڕاوەی دەق بردووە لەو کتێبەی تر من بە میتۆدی هۆسڕەڵ و هایدگەر بیرم لە شوێن کردوتەوە لێرە ئەو فرا ڕوانگەیە چەند پێویستە بۆ مامەڵەکردن لەگەڵ کولتور و لەگەڵ دنیای ئینسانی لاوە پێشکەشت بە ئێوە گەلک سپاس دەکەم ئەمە زۆر بەهەیە لای منم بەبێ مزوامەلە چەند کتێبی تریشت لەبەردەستە هێشتا چاپ نەکراوە ئەوان چاپ نەکراون لەوانەی کە دڵم پێ خۆشە دوو بەرگە لەسەر فەلسەفە و ژیانی ڕۆژانە کە فەلسەفە ئایەش قسەیەکی هەیە لەسەر ژیانی ڕۆژانە جاییتر ئەوە هەر لە خواردن و ستایلی جلوبەرگ و هەڵبژاردننی شاجوانەوە بیگرا تا ئەگاتە کۆی ئەو مەراسیمانەی کە بە ناوی کولتورۆ لە کۆمەلگایەکە پێشکەشەکرێن ئەوە دوو بەرگە و هیوادارم توام چاپیکەم کتێبێکشم هەیە کە دڵم پێی خۆشەویش کتێبێکە لەسەر فەلسەفە وەک ڕوانگەیەک بۆ تێگەیشتن لە ئینسان کێشەیەکم دەستنیشان کردووە کە ڕیسیزمە چونکە پێم وایە فۆرمێک لە فۆرمەکانی ڕیسیزم لە کۆمەلگای ئەمە خەریکە سەر هەڵبا بەهۆی هاتنی ئاوارە و دابەتی کە باز لە عەرەب وەما ناکرێت ساڵە ئەوروپاش ئەمە بێگومان ئەمە ڕیسیزم ڕێگێکی هەیە لە نەزانیدا ئێستا بۆ دروستە بێتەوە بە تایبەتی ئێستا یعنی لەو هەڵبژاردنانی تەنانەت لە وڵاتانی ئەوروپاش کرا بەشێک لە هێزە ڕاستڕەوە ئەیان ئەوانەی کە نزیکن لە با بڵێن تێگەیشتنیی توندڕەوانە و ڕاسیزمانیان هەیە خەریکە هەڵەستنەوە ینی ڕەواجیەت پێیا دەکەن لە ئەوروپا ڕێسیزم هەمیشە ئەتوان بڵێن بەشێک بووە لە ناخی هیومانیزم ینی ئەوە تەنیا هێزە توندڕەوە ڕەگەز پەرستە خۆپەرستەکان نین کە ڕاسیزم بەرهەمێن لە هەناوی مرۆڤ دۆستیە زۆرێک لە ڕیسیزم هەیە جا ئەم بە نوسخەیەکی تری ئەم ڕیسیزم و لە خۆڕازی بوونە کە بنەماکەی لە ناو جەهل و نەزانیدایە خەریکە بەهۆی ئەم هێرش و وەزعی کە لە عێراق و کوردستانە هەیە و ئاوارەی جیاواز دێن و پێشتریش خۆ دەزانی هێزی کاری بیانی زۆرە هات بۆ ئێرە جۆرێ لە ئیگۆیزم و لە خۆڕازی بوونی لای ئینسانی کورد دروست کرد کە دوجار خۆی لە ناو فۆرمێک لە فۆرمەکانی ڕیسیزم یا دەمارگیری دامانی وێز کرد جا من لەم کتێبەدا باسی ئەوم کردووە کە ئەگەر فەلسەفە ڕوانگەیەک بێ بۆ تێگەیشتن لە ئینسان ڕیسیزم کێشەکەی بێ ئەی چۆن خۆمانی لێ ڕزگارکەین بێگومان بە پەروەردە بۆ یە کتێبەکە ناوی فەلسەفە ڕیسیزم پەروەردە هەندێجار قسە باسش لەبارەی کاریگەری سیستەم یعنی ئەم سیستەمەی ئێستا لە دنیا باڵا دەستە لێکەوتەکانی لەسەر ژیانی ئابووری و کۆمەڵایەتی لە دنیای ئێمە و تەنانەت دایمە لە دنیای ئێمە کاکە هیوا لێکەوتەکانی گلۆبالیزم و ئەم سیستەمی سەرمایەداری مۆدێرن و ئەتوان بڵێم دواییە یا لیبراڵە بە هەموو کاریگەریەکانی کە ئیکا لە دنیای ئێمەیە لێکەوتەکانی زۆر نەگەتیڤ ئەکەونەوە یعنی ئەچنەوە خزمەت لە فۆرمەکانی کۆلۆنیالیزم و بەرهەمهێنانەوەی یۆرۆسەنتەریزم و ینی ئەوروپا سەنتەری و هێنانی ڕۆشنبیریەک بە ناوی لە ناو بازاڕە بە بازارکردنی فۆرمێک لە ڕۆشنبیری بۆ ئیستیغلالکردنی توانا و مەقدرەتەکانی ئینسان وەسەنەوەی لە خۆڕازی بوون و بەخشینی کۆمەڵێ بڵێ نرخ کە ئینسان تووشی ئەزمەی گەورەکەن جا ئەویش خۆی لە بەسەنترکردنی بازار و قیبلەیەکی نوێت بۆ دروزەکە لە فۆرمی بازار و مۆڵ و ئەم شتانەیە و ئینسانیش بچوو گەکاتەوە لەوەی تۆ کڕیارێکی ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە لە کاتێکدا لە غیابی قانون و تێگەیشتێکی مەدەنیانەش لەم فۆرما لە کولتور بێگومان ئینسان زۆر خۆی بچووکتر ئەبینێتەوە تاوای لێ دەیتر بێز لە زمانی دایکی خۆی یا زگماکی خۆشی بکاتەوە لەو شوێنانێ جۆرێک نییە لە نامۆبوونەمە باش بەڵام ئەشمانە قوڵتریشە لە نام زۆر باشە گفتوگەکەمان بە لێرە کۆتایی پێبین ئەو کاتی ماوە لە درەوە
لێ وەستین لە ماڵەوە کە گفتوگۆی ئەومان کرد لە کتێبخانەکەی بەڕێستان باسمان یەکێ لەو ئیشکالیەتانە کرد کە لە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەیە ئەویش دابەشبوونی شتەکانە بە بەردەوام بۆ دوو بلۆک بۆ دوو قوتب قبول نەکردنی ڕێی جیاوازە لەم مابینە ڕێیتر ڕێی سێم و چوارەم چ لە ناو سیاسیەکان چ لە ناو نووسەران چ لە ناو ڕۆشنبیران لێکەوتەکانی ئەم عەقڵیەتە چییە بێ لەسەر فەزاکەی ئێمە؟ وڵا بە دەرەجە یەکەوە ئەگەر لە ڕووی مەسەن سیاسی و سەیریکەین ئەتوانین ئەو وا قسە بکەین کە ئەمە سیاسەتێکی ناعەقلانیە کە ناتوانێت بە شێوەیەکی وا تەوجیهات بداتە کۆمەلگای خۆی و ئۆرگانەکان کە درێژە پێدەری جۆرێ لە عەقلانیەت بن لە مستەوایەتی جیاوازی ئەوەی کە ئەم کۆمەلگایە پێویستی پێێتی تەمان خۆم کۆمەلگایە مێگەل نییە تۆ بێ بە گورزێک ینی هەمووی کۆنتترۆل بکەی و بە پێش خۆتی دەی بە پێ ئەو بەرژەوەندیانی لە مێشکی خۆ تابیری لێکرێت تۆ بێ لە پێش ئەو ڕۆشنگەرانە بەرنمەکانی ناو زەینی خۆ تەرجمەکەی سەر زمانێکی گشتی کە خەڵق لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و کۆڕ و کۆبوونەوە ئەوەی کە پێوتر فەزای گشتی ئەو لە تۆ تێبگا بۆ ئەوەی کە پرسیاری هەیە خواستی هەیە بۆ بژداری ئۆمانە لە ئاستێکی تریشە ئەمە بەرەمێنانی سایکۆلۆژیایەکی زۆر پشێوە یعنی تۆ بینی ئەمە لە دوایش هیچ وەختێک کار نەکرا لەسەر سڕینەوەی سایکۆلۆژیای شەڕی ناوخۆ کە خۆی ڕنگدانەوەی تری سایکۆلۆژیای داگیرکاری و باسیزم و شێوازەکانی دوژمنکاری و لەگەڵ کۆمەلگای کوردیە ئەوەی ئێستاە بەشێکە لە پاژماوەی شەڕی ناوە خۆیان درێژە پێدانی هەمان عەقڵیەت و زەهنیەتە بەداخەوە درێژە ینی ڕەگ و ڕیشەکەی ئەچێتەوە بۆ ناو فۆرمێ لە فۆرمەکانی بەعسیزم و ئەو تەوەجوهەی کە بەعسەی بوو بۆ تێکدانی کۆمەلگای کوردی و ئەوەی ئەو پێی نەکرا بە شێوازی جیاواز ئێمە خۆمان ینی بەڵام بە ماوەیەکی ئەتوان بڵێم باش ئەین کردمان جا لە ڕووی سایکۆلۆژیەوە دەسەڵاتی ئێمە سنتەرەکانی بڕیاردان لە وڵاتی ئێمەیە قەت نەهاتن توێژینەوەیکی یاخود لەسەر بنەمای توێژینەوە لە کۆمەلگا مامەڵە لەگەڵ کۆمەلگا بکەن بڕیار بدەن بەشداری بە خەڵک بکەن بەڵکو لەسەر بنەمای ڕێژەی دەنگدەر و چێ دەنگی زیاتر هێناوە و چێ دەسەڵاتی زیاترە و چێ پارەی زیاترە و چێ لە قوتبی مەسەلەن دەسەڵات و ئەم شتانایە و هەر ئەم کەسانەشیان لە خۆیان نزیک خستەوە کە بەشان و باڵی ئەم فۆرمە لە دەسەڵاتە هەڵبەن نەگوشیاری بکەنەوە و ئەمەش دابڕانێکی دروست کرد لە نێوان سنتەری بڕیار و کۆمەلگا بەگشتی و لەو کاتەشدا ئەو زۆنە کە دروزە بێ ڕەش و سپیە لە بینی ئەوان زۆنێکی خۆڵەمێشیشە زۆنی خۆڵەمێشی زۆنێکە زۆنی ینی مفاجعات و کارەساتە تۆ وەختێک کە دابڕان دروست دەبێت لە بینی ڕەش و سپی یا ئەم یا ئەو یا لەگەڵم بی دۆستمی و لەگەڵم نەبی دوژمنمی زۆنی خۆڵەمێشی خۆی فراوانەکە لە زۆنی خۆڵەمێشیدا هەموو جۆرەکانی سەرسوڕمان و ئەکت و بڵین پەرچەکردداری کۆمەڵایەتی خەڵق سەر هەڵدەدا یەکەم جار ئێمە تۆ سەیری ئەو هەموو مەدەنیەتەی کە هەبوو لە فۆرمەکانی خۆپیشاندانی سنف و چین و توێژەکانە خۆپیشاندان هەوڵدانێک بوو بۆ ئەوەی کە ئێمە ئەمانەوە بەشداری بکەین لەم سیستەمایە لەم دەسەڵاتەیە بەڵام وای لێها خۆپیشاندانەکان بەرپەرش درانەوە وە سەرکوت دوێنێ ئەگەر ئێمە لە شەڕی ناوەخۆ مرۆڤمان کوشت بێ بەوەی جێبەجێکردنی ئەو زەهنیەتەی ڕەش و سپی ئەمڕۆ ئێمە خەریکی کوشتنی ڕای ئازاد و کوشتنی یان دەم خۆش ئەو پرسیارە زۆر گرنگە کاکەیوە ئەگەر ئێمە لە شەڕی ناوخۆیە بەبێ گوێدانە ئەوەی کە مرۆڤ چێە جەستەیمانە کوشت و پێمان وا بوو لە ڕێکەمکردنەوەی جەستەی بەرامبەرمانەوە کە وێنایەکی دوژمنکاریمان پێدا بوو کەمکردنەوەی ژمارەی جەستەی ئەو دوژمنای کە لە زەینی خۆمانە بۆمان دروست کرد بوو یا بەسەرمانە سەپان بوو لە ئەمڕۆدا ئێمە مرۆڤایەتی لەو مرۆڤەدا دەکوژین واتە جەستەکەی ئەمێنێتەوە بەڵام ئەیکەین بە جەستەیەکی بەتاڵ ئەیکەین بە جەستەیە کە هیچ مرۆڤایەتی تیان نامێنێ و پێمان وایە ئەمە قۆناغێکی ترە لە سوکردن و بێبەهاکردنی ژیانی مرۆیی لە کۆمەلگای خۆی داوەمە جێبەجێکردنی هەندێک ئەجندایەکە
لە دەرەوەی ئەم کۆمەڵگایە هەمووچینە کاتەکە کەمە بۆی بگورە من پرسیارەکان زوو دەکەم دەمەوێت ئۆکەی شتی زۆر وەربگرم لە گوتاری دینیە کاتێ ئەم تێگەیشتنی ئێوە من گوێبیستە بم لە گوتاری دینیە هەمیشە گوتارێکەیە پێی دەوترێ حرام و حەڵاڵ بەهەشت و جەهەنەم هەمیشە شتەکان دوانەیین یان دەبی ئەم بێ یان دەبی ئەم بێ ئەوەی ئێستا ئێمە دەگوزەرێ ئەمە سیاستکردنە بە پێوەرە مەدەنی و عەقلانیەکەی یان سیاستکردنە بە پێوەرە دینی و سەلەفیەکەی خۆی ئەمانە قەت دابڕ نەبوون لە کۆمەڵگای ئێمە تۆ گەر بگەڕێتەوە بۆ مێژووی مەسا حکووماتی عێراقی هەمیشە لەسەر ئەو پردا ینی بەشێکی ڕێعایەتکردن و ڕەچاوکردنی عامیگەرایی ئاینی بەبێ توێژینەوە لە ئاین و ڕۆڵی لە ناو کۆمەڵگایە توێژنەوەی مەسا عیلمی فکری بەشێکشی ئەوەی کە تۆ ئایدۆلۆژیایەکی سیاسی هەیە چۆن بیگونجێنی لەگەڵ ئەم عامیگەراییەدا هەمیشە لە نێوەی پردەکە ئەوان بە یەکتر گەیشتون بۆیە لەمەدا هەمیشە کۆمەلگا زەرەی کردووە ئەنجا ئەم میراتە هاتووە بۆ ناو سیستەمە تۆتالیتاری و ستەمکاریەکانی وەکو بەعز بۆتە میراتی حیزبە سیاسیەکانی ئێمە ئەوانیش هەر یەکە بە پێی دابەشبوونی جوغرافی ئابووری دیموگرافی دەنگدەرانی هەرێمی کوردستان بەسەر دوو زۆنی زەرد و سەوزا لە ماوەی ئەو 25 ساڵەیە دیسانەوە هەمان میکانیزم بەرهەم هێناوەتەوە بە ڕەچاوکردنی ڕێزگرتن لە زۆرینەی عامەگەرایی و ئەو نوخبەی کە تعبیری لەو کردووە لێرەدا باز لە سەلەفیەتی دینی و تونڕەوی دینی و ئەو زۆنەی کە ئیش لەسەر حەڵاڵ و حرامەکە حکوومەتی ویستوێتی بە ڕەچاوکردن و ڕێزگرتن لەم گوتارە بڵین سەلەفی گەراییە عامی گەراییە دینیە خۆی وا ڕابهێنێت تۆ سیر کە لە ماوەی ئەم 25 ساڵەیە یەک مەراسیمی حکوومەتی ئێمە کە ئێماڵین مەسەن کۆمەلگایەکی فرە ئەدیانی وانە فرە کولتورین بەڵام یەک مەراسیممان نییە بە نەسی غەیرە دینی ئیسلامی سەلەفی یا دواکەوتوی کۆمەلگای کوردی دەستی پێ نەکرد بێ لە کاتێکە ئێمە دینی تریشمان هەم لەم کۆمەلگایە ئەگەر ئەم حکوومەتی فرە دینە ئەگەر ئەم خیتابە سیاسی هەڵگر و ڕنگانەوەی کۆمەلگایەکی فرە کولتورە دەبێ لەو مناسەب وە تەشریفاتیانەی کە لە ماوەی ئەو چەند ساڵەیە یەک جار ئێمە مەسەلەن بە ئاەتێکی ئینجیل بە مەسەن بە گوتاری دینە کوردیەکانیش کە ئەساڵەتێکی تایبەتی نەمان بینی تەنانەت کار دەگاتە ئەوەی سوێلی کار دەگاتە سەر ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان سرودی ئەی ڕەقیب تەنیا مۆسیقاکەی لێ بدرێ ینی پێشەوەی تووشی ئەم دۆخە بێ لەبەر ئەوەی بە تێگەیشتنی سەرۆکایەتی پەرلەمان هەر هەمویانەوە ئەو سێبرادری کە بە سەرۆک و دوو جێگرەکەی و سکرتێرەکەی بە تێگەیشتنیوان کە دەقێکی تێدا ئەم دەقا ڕەنگە بە تێگەیشتنی وان ڕەنگە دژەدیم بێ ینی کار دەگاتە ئەوەی سەردەکێشێ ئەم گوتارە ئەم شێوازە سەردەکێشێ بۆ ئەوەی کە ئەی ڕەقیب قەدەغە بکاتن بەڵێ لەسە ئەم ڕستەی دینمانە ئاینمانە خۆ باشە دین و ئاین فەرقیان زۆرە ئازانی یعنی دین دەلالەتە لەسەر پرانسیبی ئاینێک لە ئاینەکان بەڵام ئاین مەراسیمی جێبەجێکردنی و پرانسیبانەی لە گۆیە حەز ناکەی ئێمە خەریکە بگەڕینەوە مرۆڤعی یەکەم چوارگۆشەی یەکەم یعنی مەبەستم ئێمە چ لە دۆخی سیاسی ئەگە قسێک لەبارەی دۆخی سیاسی بکەین ئێستا ئێمە لە کاتێککە ئێمە لە نەورۆزە ئەم گفتوگوۆی لەگەڵ جەنابەت دەکەین 25 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی باشووری کوردستان 25 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ئێستا لەم سەروبەندە بەسەر ئازادکردنی شاری کەرکووک ڕۆژەکانی پێشتریش شارەکانی تر ئێستا ناڕەزایەتیەکە یادی چەندەمین ساڵەی ئەنفال و هەڵەبزال و بۆنەکانی ترا تەبان لەم کاتەیە ئێستا ئێمە فەجوەیەک یعنی بۆشاییەکی زۆر دەبینی نەمابینی خەڵک و نخبە ناڕزایەتی زۆر دەبینین چی زۆرەکرێ ئایا ڕاپەڕین ینی پەیامی ڕاپەڕین گەیشتووە ئامانجەکانی پێکراوە ئەوەی ئێمە بۆی ڕاپەڕین توانیمان بەرجەستەی بکەین لە بەرامبەر ئەوە قەیرانی سیاسی و ئابووری و دارایی و ئەم دۆخانی هەیە چ قسەیە کتێبم بۆ نێوە پێم وایە ئەمان ئەم جارە هیچ ئامانجێکی ڕاپەڕی نهاتۆ دەدی هیچ جۆرە
ڕێز لە جیرانێکی سیاسی کولتوری ئەخلاقی لە ئەنفال و هەڵەبجە و کارە ساتەکانی تر نەکراوە کراون بە مەراسیمی تەشریفاتی و ساڵە و ساڵ لە بۆنەیەکی تەشریفاتی و بەعینێک و سیارەی جامڕەشە و ینی من وتارێکم نووسی کە ئەو مانگی نەورۆزە مانگی هەڵەبجە کوژە لە ئەساسدا ینی هەموو جارێ نەکرا بە بەشێ لە هەویەتی کولتوری ئێمە کە لە ڕێگەیەوە بتوانین خۆمان بناسیێنین هەم بە قوڵاییدا ڕۆچینەوە ناو شوناسی مێژووی و مرۆیی خۆمانەوە هەم بۆ داهاتوو شتێکی لەسەرەوە بینا بکەین و بۆ ئەوەی مەجالیشی بێڵنەوە بۆی ئومێدێک دروست بێ ینی ئەم ئەزمونە لە نەتیجەدا بە پێچەوانەیەوەی کە زۆریش ینی لە فۆرمی ڕەخنە و ئامۆژگاری و دوای لە فۆرمی ئۆپۆزیسیۆنی سیاسیۆمانە ینی شدووترا بەڵام نەبووە بە پرۆژەیەکە وەڵامی ناخی ئینسانی کورباتەوە وار بۆیەش ئەم دابەشبوونە لە بینی هەڵبژاردەی سیاسی بە بڕای من دابەشبوونەکە بە پلەیەکەم لە بینی هەڵبژاردەی سیاسیە کە خۆی تەسلیمی بە بازار و فۆرمێک لە ئابووری سنتەری کردووە ینی قیبلەیەکی تازەی بۆ خۆی دۆزیوەتەوە کە خازانج و شەریکات و پەیوەندی نێودەوڵەتی و دیپلۆماسی و بیناکردنی شانازیەکانی خۆیەتی لەسەر ئەم بابەتە چەندە لەمەدا ئەو هەڵچوو بێ بە ئاسمانە لە فۆرمی بینا و ئەمانەیە و لە فۆرمی بانکداری و سیستەمی ئابووریە ئەوەندەش دوورکەوتۆ لە دروستکردنی بەهای کولتوری مرۆڤانەکردنەوەی کۆمەلگایەکە ئەو بە وێرانی هاتۆتە سێ بڵێ لەم عقلەتی ئێمە بڕێوە بە مرۆڤ ئێمە سنتەر نین بۆ شێوەیە ئێمە ئامرازی ئاماژانە چین ئەم ئەشرانە چین کە پێمان بڵێ پژڕاستی ئەم تێگەیشتنی تو بکاتەوە مەسەن لەوانە تۆ تەماشا بکە هاوڕێ عەزیز ئیش لەسەر ئینسان وە کائینێکی زیندوو ناکرێ بە قەدرەوەی ئیش لەسەر ئینسان نەکرێ کە ئامرازێکە وەختێک ئێمە ئەو پێوانەیە ئەو پێوەرە کە مرۆڤ خۆی لە خۆیدا ئامانجەیە ئامراز ئەگۆڕین لەوەی کە مرۆڤ خۆی لە خۆیدا ئامانجە نەک ئامرازوە وەکو ئامراز مامەڵی لەگەڵەکەین ئیتر مرۆڤ بێتە هەر شتێکی تر هەر ئامرازێکی تر کە تۆ لە ژیانە بەکارێنی ئێستا مەسەلەن بۆ سوپاسیانەکە ئەنی بۆ نوخبەی بزنزمانی یا لەگەڵ بزنزمان دەستێقەڵ کردووی حاکمانی سیاسی ئێمە هیچ بۆیان گرنگ نییە کە ڕێژەی مەسەن بۆ نوخبەیەکیان پێیان وایە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەبێ جەخت بکرێتە سەر هەڵبژێرەری گەنج چونکە گەنجەکان لە داهاتووی ڤژن و ڕوئیای ئەواندا ڕۆڵێکی مهمترە بینن چونکە بازاڕی بزنزمان ئەتەکیەتی بزنزمانی و ئەو پەیوەندی بزنزمان و ئابووری و سیاست پێکەوەی بەستێتەوە ئەبێ گەنج ئەنجا لە ناو گەنجەکانە بێ باڵای بەرز بێت تۆ سێسان نوخبەی وزەرا و نوێنەر و نوێنەری دەرەوە و مەسا هەنێکی کەسیان لێ دەربێنەکە ئەو مواسەفاتی وەکو باڵا و جوانی و گەنجایەتیان بەسرە ناسە پێ بەڵام لە ڕابردوویەکی نزیکە ئەم هەیئەتی حاکمەی ئێمە کە دەستی لە ناو بزنزمانیە تێکەڵ کردووە چاوی هەموو کۆمەلگای نەبینیوە هەموو تواناکانی نەبینیوە ئەوانەی بینیوە کە ئەو مواسەفاتە شقلیە میدیاییان تیابێ و ئەوانە پۆستیان دراوە تێ بەبێ جۆبنی تواناکانیان و لەم ئەم فراغا ئەم هەڵبژاردەیە وای کردوە کە تۆ توانای ڕەسەنی ناو کۆمەلگاکەی خۆتن لە بیر بچێ و تەرکیز نەکەیە سەر هاوڵاتی وەک ئەوەی کە هەڵبژێرەرە و مخاتبەی هاوڵاتی نەکەی مخاتبەی هەڵبژێرەرەکانی خۆت بکەی یا دەستەمۆیان بکەی یا دەمیان چەورکەی بۆی لە کاتی هەڵبژاردنە دەنگ بە تۆ بدەن ئەمە هیچێکە لەو مؤشرە مؤشری دووەم ئەوەیە کە تۆ تەنیا ئیشت کردووە لەسەر فۆرمی سەرمایەداریەت نەک یاسا نەک حقوق نەک ماف نەک کولتور مەسەلەن خۆ سەرمایەداریەتیش کولتوری خۆی هەیە ئەو کولتورە ڕێوڕسمی خۆی هەیە ڕنگدانەوەی خۆی هەیە ئێمە میعمارێکی بێمەحتەوا کە هیچ پەیوەندی بە وڵاتی ئێمان نیە هەڵمان چنیوە باش نییەوە ئێستا بوو بە ئەزمە ئێمە لە بیرچوونەوەی ڕێزگرتن لە مەساڵح و بڵین توانای کۆمەلگای خۆمان بۆ بەرهێنانی میعمار بۆ بەرهەمێنانی داو دەرمان بۆ بەرهەمێنانی تەندروستێکی باش پەروەردەیەکی باش هەموو ئەوانەمان فرامۆش کرد و هەموویمان ئیستیراد کردووە
ینی سەپاندومانە بەسەر کۆمەلگاکە و کۆمەلگاکەمان کردو کۆمەلگایەکی مەسرەفگەرە کە ئینسان تیایدا تا حەدی ئەوەی کە بیر لەوە بکاتەوە گەر شوێنێکی نەبێت لە کارتۆ نابخەوێ یا ئەو نییە تووشی ئەو خەی بە ئەمەلە بێ و ئەم قیبلە تازانەی سەرمایەدارێتی مۆدێرن وەختێک دێتە ناو کۆمەلگای ئێمەوە و نوخبەی سیاسی ئێمە خۆی تێگەیشتنی نییە لەم ترانسفۆرمیشنە لەم تەحەولە لەم گونجانە بێگومان کۆمەلگاکە ئەبێ باجەکەی بدا. ئێستا هەرێمی کوردستان قاوەکانش توین خوێنەوە کاتی گفتوگۆ. هەرێمی کوردستان بە دۆخێکی قەیرانی سیاسی ئابووری دارایی ئەمە کێشە یان ئەگە پێی بووتی بوارە کللتوریەکەش ئەمە بۆتی جێ دێڵێم ئێمە بە هەمان شوێ لەم بوارەش لە قەیرانینیاننا بۆ ئەم قەیرانانە جملەیەک زۆر دووبارە دەبێتەوە لەسەر زاری بەرپرسانەویش ئەوەیە کە نرخی نەوت دابەزی و تووشی شەڕی داعش بووین و کۆمەڵێک لەم بابەتانە تو مقنعی بۆی کە ئەم دۆخەی ئێمە تووشی بووینە فاکتە دەرەچیەکان وای کردو ئێمە ڕۆڵ ببینین لە دەرەوەی ئیرادەی ئێمە نەوەڵام من هەستەکەم وەڵامەکان وەڵامی حیجابین داپۆشینە نەک وەڵامی قەنەعەت پێکرد چونکە ئێمە ئەزمموی سەروی 22 ساڵیشمان لە حکومڕانی خۆمان هەیە کە تیایدا لانی کەم لە 2000ەکان بە دواوە باسمان لە ئابوووریەکی خۆ بەڕێوەبەر کردووە و فراوانکردنی سەکتەرەکانی حکوومەت و سەرمایەکان کردووە و بە بەرچاویشمانەوە مەسەلا ئەو فۆرمی گەندەڵی و گەندەڵکاران لە دەرونی ئەو حیزبانەوە بە شێوەیەکی یاسایی و محتەرەمانە و ڕێز لە گیرا و ئیشی خۆیان کردووە ڕنگ بێت تا ئەندازێکی زۆری ژیان ڕنگدانەوەی هەبوو بێ لە جادە و ڕێگاوبان و هەندێک لەو مەسایلانە پرۆژەی تایبەت بەڵام ئەو وەڵامانە بۆ ئەم قەیرانەی ئێستا ئەم قەیرانە بۆ خۆی وشەیەکی وەرگیراوە قەیران هەمیشە باشە من چەندین جار لە نووسینەکانمە بیرم لەوە کردوێتەوە کە قەیران ئاستێکە لە وشیاری بەرامبەر بە ئەو قەیرانی کە هەبێتە خاڵی وەرچەرخان قەتیعەیەک دروستکە لەگەڵ قەیران ئاستێکە لە وشیاری بۆ ئەوی ئێمە بە خۆمان نابچینەوە بەرنامەیەکی نوێ دابڕێژی قەیران بۆ ئەو نییە تۆ خەڵقی پێبێت دەنگکەی و کۆمەلگای پێسزا بدەی وەکەوەی ئێستا ئاکرێ ئەو کاتا بێ ناوی بنی شتێکی تر هینا قەیران لە خۆیدا پۆزتیفە چونکە مخاتەبەی وشیاریەکە و ئەم وشیاری تۆ بێت تەعمیم لە کۆمەلگایە نەک سزای کۆمەلگا بدەی لیستی ڕەش دابەزێنی بەڵێ ڕێژەی لە سا 75 موچە دابەزێنی و گوێ نەدەیتە ئەوەی کە و ئەمە چێن ئەم بڕیارە ئەدەن بۆ حکوومەت بە جوانەکە بۆ کەسایەتیەکانی ناو حکوومەت و سەرۆکایەتیەکان ئێمە لە ناو سیستەمێکین کەلانی کەم چەند سەرۆکایەتیکی ما هەیە هەر یەک لەوانش لە خەباتی ڕابردووی ئازادی خوازی و ڕزگاری خوازیە دەوریا هەبووە وانە ئەو بڵێن سەرۆکی حکوومەت پیاوێکی گەنج و زوو چۆتە سەر تەماعی بزنسمانی و ئەم شتانە ئەو بڵێن جێگرەکەی کابرایەکی بە تەما ئەو ئێوێ ئەوش بێتە ناو ئەو هینە و کوڕی مام جەلالە بەڵام بۆ بریێتەوە کوڕی مام جەلالە ئەو بۆ بیرێتێتەوە کوڕی مەلا مستەفایە لە نیهایەتدا بۆ سەرۆکی هەرێم ئەوەی پەسەندە کە سەرۆکی هەرێمە و ئەبێ بە چاوێکی باوکانە ینی بڵین فراوانتر سێری ئەو مەسەلێ بکە کۆسرە ڕسوول کە ئەوەندە ساڵە جێگری سەرۆکی هەرێمە بۆ احتیجاجێ ناکا بڵێ ئەوە میلەتی خۆمانە ئێمە ڕازینین کۆمەڵێ سەرکەچەڵی عینەک لە چاوی جانتای ڕەش بەدەست بێن بڕیار بدەن کە لە سا 75 موچەی خەڵقی ڕەشۆکی وڵاتی ئێمە ببڕێ وەگوێ نەدەنا بۆ ئەو نوخبەیە کە ئەم تەرحیان خستۆتە بەردەم حکوومەت و ئەو جیهەتانە گرنگ نییە چونکە ئەو تەخەسوسی هەیە لە فەزایەکی پۆزتیڤیستیە ئێستا ژبینیەکی زۆر لە دنیابینی کۆمەلگا بەدی دەکرێت هەم ئەگەر سەیری کۆمنتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەیت سەرەوەی ڕۆژنامەکان چ ئەوەی کە ئەوەی لە خۆپشاندانەکانە هەیە توش ئەم ڕوئە ئەوی توتە ئەم ڤژنە ڕژبینێت لاپەسەندە تو پێ دوایە داهاتووی ئاسۆی چارەسەری ئەم کێشانە نزیک نین من پێم وایە کە ئیرادەی نەتەوەی و میلی ئێمە هەمیشا بێ گەشتبینانەتر بێ لەو هەڕەشانەی کە نوخبەی سیاسی وەک ڕەشبینی لە کۆمەلگایە ئینتاجیەکەن و لە ڕێی میدیاکانەوە ڕەوازی پێدەن نوخبەی سیاسی ڕنگ بێ لە ئەزمەیەکی سیاسی ئابووری دابێ
یاخو با بڵین زەمان و واقع بە شێوەیەکی ترە بینێ کە خەڵکی ئاسایی وا نایبینێ تێ بڵێ دابڕاونەوە لە کۆمەلگا بەڵێ دابڕاون ئەگەر دانەبڕاوێ تۆ چۆن بڕیارەی لە سا 75 موچەی مرورێک یا پۆلیسێکی سەر جادە ببڕی کە کۆنسێکڤنس و خراپیەکانی ئەم بڕیارە ئەکرێ ئەخلاقی بن بەس کابرا وەکو لە شەڕی ناوخۆی یابینیمان خوشکەکەی بدا بەکرێ بۆ ئەوی لە ڕێگەی کاری سێکسیەوە دەرامەت بۆ مناڵەکان پەیدا کاوەکەمە بخۆینەوە کاتێکی زۆر کەماوە دەمێت چەم پرسیارێکی گرینگکێ بەڵێ جان لەم بەردۆخی ئێستا لە مانجی بەهارە مناسەبات و یعنی ڕووداوی زۆر هەن چ لە ئاستی مێژووی چۆی ئێستا ئێمە بەرزەسەیەکەین 8 مارس ڕۆژی جیهانی ژنان بۆتە ڕۆژێک یعنی ئەوەی دەبین لە ئاستی کۆمەڵایەتی و چالاکوانان و لە ئەلامە گرنگجی پێ دەدرێت لە کاتێکە داتاکانی ژن کوژی داتاکانەوەی بڵاو دەبێتەوە لەبارەی ژن کوژی لەبارەی تونند و تیژی بە هەموو فۆرمەکانیەوە هێشتا داتای ترسناکن دەمەوێت دیدی جەنابتان لەم بارەیەوە بگرم لەم دۆخە ئەم برادرانەی ئێمە کە ئەبوو بە مەسئولێتێکی زیاتر لەوەی هەست پێکرێ من هەستەکەم ئەوان بە مەسئولێتێکی زیاترەوە بیر لە کۆمەلگاکەنەوە ئەگەر بیری لێ بکەنەوە بەڵام بۆ مەسلەی ژنانیش بەڕاستی وایان بیر لێکرەوە کە کێشەی ژنان بدەنێتە دەست نوخبەیەک لەو ژنانەی کە لە ڕووی ئینتیمای سیاسیەوە ئەتوانن خۆیان سەرپەرشتیان بکەن و کۆنتترۆلیان بکەن و جۆر لە ئیندیماج لە بینیانە دروست بێ ئەم ژنانە ژنی شارن ئەم ژنانە هەڵگری ڕۆشنبیریەکەن کە ژنبوون ئەبەستنەوە بە فۆرمێک لە فۆرمەکانی خۆنواندنەوە ئەم ژنانە بیرمەند نین لە بواری کێشەکانی ژنانە ژنی ناو کۆمەلگانین ژنی ئەتەشیەتن ژنی ناو شەهادە و جامیعە و ڕێکخراوەکانن و بەرژەوەندیش لەم مەسەلەیە دروست بووە بۆیە هەست ئەەکەم کە ئەو مۆدێلە لە دروستکردنی مەسە مەجلیسی خانمان و نزیککردنەوەیان لە حکوومەت و ببنە دەم ڕاستی کێشەی ژنان و دابەشبوونیان بەسەر نوخبەی سیاسی حیزبەکانە لەوەشدا فەشەلی هێنا کە نەیانتوانی لەگەڵ ژنانی کۆمەلگادا و کێشەی ژن لە کۆمەلگادا و تماشاکردنی کێشەی ژن وەک بەشێک لە کێشەی هەموو کۆمەلگا مەسەلەکە حەل بکرێت بۆیە دەکەیت ئێستا خەریکە پرسی ژن دادەبڕن لە جەوهرەکەی کە بریتە لە مرۆڤ دەتەوێت لە نووسینێکە لە دوان نووسینتە هەر ببوونی 8 مارسە باس لە مەترسیەکانی ئەم ڕوئیە دەکەیت ئەم ڕوئیە مەترسیەکانی چی؟ مەترسیەکانی ئەوەن کە تۆ دەستەیەک لە ژنان کە لە ئوموری بێرۆکراسەتی ئیداریە لەگەڵ خۆت ئیژەکەن وەک نوێنەری کۆی ژنان و وەک دەمڕاستی کێشەی ژنان لەم کۆمەلگای سیرەکەی ئەمە بەس نییە ئەگەر ئێمە قەرار بێ یعنی لە کۆمەلگای خۆمان تێبگەین ئەبێ واز لە ئەو نەزرە تێڕوانینە نوخبەگەرایە بێنین لەگەڵ تێڕوانینێکی ئەمنی حیزبەکان مەسەن پارتیس بە ئەمنیانە سەیری منتیقەی سلێمانیەکە ئەوەی پاراستن و معلوماتی دەستگاکان بیدەنێ بڕوای بەوە هەیە بەڵام دەستگای لێکۆڵینەوەی نییە لەسەر جۆری مەعیشەتی خەڵقی سلێمانی زەهنیەتیان ئەو کولتورەی کە گەیاندونی بەم ئاستا بۆیە کە لەوێ مزاهرەیەکە بێکسەر لێ ئەوە دژی پارتیە ئەنتی پارتیە بە هەمان شێوە یەکێتیش ئاوا سەیری ئەو شوێنانی فرەکاوەتی ئەمنی مامەڵە لەگەڵ ئەمە یەکێکە لەو خەتەرانەی کە ئەمانە بڕوان پێهێناوە کە ئیزراعاتی ئەمنی کێشەکە چارەسەرەکە یان قورتریەکات ئەمە بە هیچ شێوە چارەسەری ناکات چونکە لە ناو جیهازی ئەمنی ئەم وڵاتەیە ئێمە بە لێشا و خەڵقی نەشارەزا ئێستا ئەبێنەوەی نەخوێنەوەن چکاوەش دەلاڵی تیکتری بۆ دروست بەڵام خەڵقی نەشارەزا و ناپرۆفێشناڵ هەیە لە پشت ئەو دەستگایانەوە و ئەو دەستگایانە ناتوانن تعبیر بکەن لە کێشەکانی کۆمەلگا بە شێوەی شڕۆڤەکاریانە ئەم مامەڵەیە تاچەند بەرئەنجامی غیابی ڕوئەیەکی وازەحە بۆ ئێمە دەمانەوێت چ زۆرە سیستەم چ زۆرە کۆمەلگایەکمان هەبێت کاکە ئەمە بەرەنجامی فۆرمێکە لە کوردایەتی کە پێ دوایەتەوە بەس هەڵگری خیتابی کوردایەتی بە ئیتر پێویستە بە زانست و بە عەقڵ و بە معریفە و بە توێژینەوە و بەم شتانە نییە
ئیتر بۆیە هەر کەس لە پای سێبەری کوردایەت یا ڕۆژێک شەقێکی لەبەر هەڵا بێ ئەمڕۆ ئەتوانێت ببێتە محەلیلێک ڕەئی بدا تەئسیر بکە و لەو مەیدانەشدا زانکۆکانت موسەسەتەکانت ئەهلی علم و معریفەت هەمیان ئەخرێنە پەراوێزەوە چونکە نابن بە بەشێ لەو سیستەمەی کە تەئی دەکەین ئەشهەدو بالله ئەکەی و ئیلی ئاخری و ئەگەر بیشی کەی بە جاش و خۆفرۆش و قەڵەمفرۆش و ئەگەر بیکەی لەبەرەوەی شتێکی جوان دەکەن خۆ ئەمانە هەموو شتەکان ناشرینش نین هەندێک جاشتی جوان جەکرێ ئەگەر کەسێکی وەکو جەنابەت یا من بیکەین ئیمزامان لەسەر شتێک دانی لە پێناوی بەرژەوەندیی گشتە بێت دەڵێ قەڵەمی فرۆ جاشی بوو بە جاش بوو بە پیاوی ئەو بوو بە کۆیلا و ئیلی ئاخری ئەم زێهنیەتەش دیسانەوە هەر ئەمان بەرهەمیان هێناوە ئەمەش چێتە خزمەتی بێڕەواجکردنی عەقلانیەت و ڕۆشنگەری و کۆمەلگای مەدەنی و ئەم مەسایلانەوە گفتوگۆ لەگەڵ سوێلی لە ڕاستیە تام و لەزەت و سوودی خۆی هەیە لە ناخۆ پێم ناخۆشە کاتمان تەواو بوو هاوڕانم دەمێک کە هەڕەشە دەکەن لە پشتکانیرە سپاس بۆ هاوڕانشم لە بەیانیەوە ئەمان دوو بوون لەگەڵمان زۆر سپاس سەرکەوتوو من نامەوێت هیچ پێناسەیەکی تو بکەم قوربان سپاسان دەکەم سەرکەوتوو بکەم سپاس بۆ دەرفەتە جاریش برژیانی سپاس بۆ کتێبەکانیش قوربان